ئێوارتان باش بینەر و بیسەر و خۆشەویستەکانم خۆشحاڵم کە ئەڵلقەیەکی نوێی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەمەوە لەگەڵ یەکێکی دیکە لە میوانە بەڕێزەکان و کەسایەتیانی کە لە ناو شاری سلێمانی و لە سەرئاسی هەرێمی کوردستان وەک دەزان لەم پرۆگرامە میوانداریان دەکەین لە نێو ستودیۆ ئێواری سلێمانی مەبەستمانە گفتوگویان لەگەڵ بکەین لەو بابەتانەی کە پەیوەندیان هەیە بە شوێکی ڕاستەوخۆ یان خو ناڕاستەوخۆ بە ژیانی ڕۆژانەمان بە ژیانی تاکی هەرێمی کوردستان یەکێک لەو بابەتە گرنگانەی کە قسە و باز زۆر هەڵدەگرێت و پرسیاری زۆر لەسەر دەکرێت بابەتی بازرگانیکردنی نێوان ئێران و عێراق بە تایبەتیش ئەو کەلوپەل و کاڵایانەی لە ئێرانەوە دێتە نێو بازاڕەکانی هەرێمی کوردستان و هەروەها بە پێچەوانەشەوە هەندێک لە کەلوپەل و ئەو بابەتانی کە لە کوردستان دەنێردرێتە وڵاتی ئێران بەوەی کە دوو وڵاتی دراوسێ پێکەوە باز دەکەین و تایبەتتر کاریگەریەکانی هەرێمی کوردستان زۆرترن لەگەڵ ئەو گۆڕانکاریانی کە لە وڵاتی ئێران دروست دەبێت هەم خاڵە سنووریەکان پێکەوە گرێمان دەدا هەم لە ڕووی بەکارهێنانەوە بە هەمان شێوە لەگەڵ زۆر بەڕێز سروش سازانی کە بەڕێزیان نوێنەری ژووری بازرگانی هاوبەشی ئێران عێراقن لە هەرێمی کوردستان و مەبەستمە هەندێک لەو پرسیارە گرنگانی ئاراستە بکەم کە لە بارەی پەیوەندیە بازرگانەکانی نێوان ئێران و هەرێمی کوردستان بە شوێکی گشتگیر و عێراقیش کاک سروش زۆر بەخێر بێ خۆشحاڵم لێرە دەتان بینم سپاس بۆ جەنابتان کاک سروش هەر سەرەتا دەمێلەوە دەست پێ بکەم بەو پرسیارەی کە پەیوەندی بازرگانی نێوان ئێران و هەرێمی کوردستان بۆ ئێستا بۆ دۆخی ئێستا چۆن دەبینن و چی لێ چاوەڕوان دەکرێت ئەوەی کە ئێمە بەسمان لە حاڵێکی تایبەتی قسەکەین ئەمڕۆ بەڵێ پەیوەندێکی بازرگانی لە دوای جەنگێکی ناوچەیی کە دروست بوو لە حاڵەتی یاساییە کۆماری ئیسلامی ئێران ساڵانە بە بڕی نزیکی 6 میلیارد دلار کە ناردەی کاڵای هەبوو بۆ هەرێمی کوردستان لەم دۆخی ئێستاشا بەم ڕووداوانەی کە دروست بوو خۆشبەختانە ئەم پەیوەندی بەردەوام بوو چونکە دەماند و پێداویستیەکانی هەرێمی کوردستان بۆ کاڵای ئێرانی لە سنوورەکە کە لە نێوان نزیکە بێتەوە لە 140 بۆ تەواوی هەرێمی کوردستان بۆ شاری سلێمانی بەتایبەت لە 180 کاڵای ئێرانی لە ناو بازاڕی هەرێمی کوردستانە و بەکارهێنرێت ئەمە تا ڕادێکی باشەرک و خۆی مایەوە و تا ڕادەیەک پەیوەندیەکان ئەکرێت بڵم لە دوای ئەو بابەتانە تۆزێک متمانەی ئاڵوگۆڕی درا و کاڵا دروست بوو نەکەوەی بڵم کە کەم بوویەوە بەڵام تا ڕادێک لە دۆخێکی نەئاساییە مامەڵەکان ئەوانەی کە پێشتر بەردەوام بوون ئاسایی ئەکرا مامەڵە تازەکانیش گرێبەستێکی نوێ هەبێت تقریبن بە هۆشداریەکی زیاترەوە کاری لەسەر ئەکرا بەڵام بەردەوام بوو لە ئێستاشا پلانی کۆنسڵگەری سلێمانی کە من خاص لەسەر ئەو قسە بکەم کە بۆ سلێمانی من لەباری سلێمانی قسەکەین پلانێکی گەورە و درێژخایەنیان دەست پێ کردووە کە ڕێژەی ئاڵوگۆڕەکە ئەو ئاڵوگۆڕی کە لە ڕابردووە کراوە تا ڕادێک لە سنوورەکانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بە تایبەتی لە باشماخ کەم بۆتەوە زیاد بکرێتەوە بۆ و بگەڕێتەوە بۆ ڕابردوو زیاتریش بەڵێ کاتە پڕکردنەوەیە یاخود با پێش ئەوی بڵێم بچینە سەر بابەتی پڕکردنەوە لە ماوەی ئەم جەنگەی کە ڕوویدا لە وڵاتی ئێران و کاریگەریەکانی بۆ سەر خاڵە سنوورەکانی ئەگەر ئێمە وەکو ماوەی کاتی لە ڕووی بازرگانی و سێرکین ڕەنگە ماوەکە ئەوەندە دوور و درێژ نەبێ بە بەراورد لە باسکردنی جەنگەکانی پێشووتر لە ڕابردوو کە بینیومانە بەڵام چەندێک کاریگەری لەسەر خاڵە سنوورەکان دروست کردو لەوەی کە بەرهەمەکان ئاڵوگۆڕ بکرێن گەیشتۆتە ئەو خاڵی کە هەسکەین کەم و کورتی دروست بۆ لە ناو بازاڕەکانی کە ئێران بابەتیان بۆ ناردە دەکات ئێمە ئێستا خۆمان لە شوێنێک دانیشتوین کە باس لە پەیوەندیکی بازرگانێکی من ناو سلێمانیەوە توانین لە قسەکانەکەین ئەگەر لە دۆخێکە بازار خراپ بێ بوەستێ سست بێت کاریگەرەکەی سەر ڕاستەخۆ ناو بازاری سلێمانی و بازاری هەرێمی کوردستان دروست بێت چونکە بە ڕێژەیە ئەگەر دیاریکەین کاڵای ئێرانی لە هەموو بازاری هەرێمی کوردستانە هەرزانترین نرخی هەیە لە چاو ڕکابەرەکانی کە لە دەوڵەتانی ترە ئەگەر ئەم گۆڕانکاری و ئەم سیستە دروست وایە ئەمە یەکسەر ڕاستەوخۆ پێچوانەکە لەناو بازاری کوردستان ئامان بینی کە نرخی کاڵا چووە سەرەوە خۆشبەختانە هیچ ڕووداوێک بەرەو سستی ئەڕۆژ خەریک بوو ئەو ڕووداوانە ڕووما بەڵام دوای ئەوەی کە زانرا جەنگەکە بە جەنگێکی بوو بە بەرامبەر و ئەوانە نابەرامبەر نەبوو شتێکی حاڵەتی وا نەخوازراو نەبوو کە بڵێن هەموو شتێک بوەسێ هەموو کارێک بەردەوام بوو من تەوەقوع مەکرد لە سەرتایە وا دەرئەکە و بەرەو سستی بچێت بەڵام
سپاس بۆخوا هەموو شتێک و خۆی ئاسایی بەرداوام و کاری لەسەرکرێت. بەڵێ ئەگەر باس لەو کۆست و ئاستەنگانە بکەین ئەگەر لەوەی لە پێش جەنگ هەبووە ئەوەی بۆ دوای جەنگ کە کاریگەری دروست دەکات دەکرێت بڵین هەمان کۆست و ئاستەنگەکان ماونەتەوە یان گۆڕانکاریان بەسەرداکە. سەرەکی ترین ئاستەنگ لە بینی پەیوەندی بازرگانی نێوان کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ هەر وڵاتێکە بە تایبەتی هەرێمی کوردستان و عێراق پەیوەندیەکە لە پەیوەندی ئاڵوگۆڕی بڵێم مەسەڵەن کاڵا بەرامبەر بە پارەیە بەرامبەر بە ئەرزە، ینی ئەم دۆخەی کە دروست بووە بە بۆنەوەی نەبوونی بانک لە بینی هەرێمی کوردستان لەگەڵ ئێرانە کەمە لێرە لە ڕێگەی سەرافیەکانەوە کارەکرێت ئەم ئاسەنگە هەر بەردەوامی هەیە هەر بەردەوامیش بووە ئەو دۆخێک کە لە ناو کۆماری ئیسلامی دروست بووە کۆماری ئیسلامی ئێران دروست بووە لە ناو ئێران دروست بووە کارگەکان لەوێ ناچارن لەبارەی ئەو بەرز و نزمیە خێرا گۆڕانکاری خێرانەی کە لە دراو ڕوو ئەدات هەمیشە پێشەکی پارەیە لە سەدا سەدیان لە سەداسی یا لە سەدا پەنجا وەرەگرن. زۆر جار هەڵەیەکی خۆشمان هەیە کە خەڵکی خۆمان ئەنجامیدات ئەوەیە کە لە کەناڵی دڵنیاوە کار ناکەین لەگەڵ ئێرانە لەگەڵ کارگەکانە ئەم کەناڵی نادڵنیاییە لێوە دروستە بێت کە هەمیشە بەنا بۆ ئەوە ئەبەن کەمترین نرخ کەمترین شت بکرێت لەسەر کاڵاکەیان خۆیان پەیوەندی بکەن ئەمە جاری وا هەیە ناشەفافیە یاک مشکلێک دروست بووە یان لەم دۆخی جەنگا ئەمە خەتەری زیاترە ڕەنگە ئەو کارخانەیە لە دۆخێکی ئابووری باشان نەبێت تۆ پارێکی بۆ نێری پێشەکیەک بە نرخێک ئەو دەستی نەخستووە ناتوانێت بۆ دابین کات هەمیشە پێویستە کات کەناڵەکان بەرەو کەناڵێکی دڵنیایی بەرین دڵنیام هیچ کێشێک دروست نابێت بەڵام ئەو باسێکە هەیە مەسەلەی بابەتی سەرافی کە بانکی نەبووە ئێستا شەر بەردام و ژووری بازرگانی چی کردو بۆ دڵنیایی بازرگانان بۆ ئەم پەیوەندی دروستە کە دروست بێت لە نێوان بازرگانانی کوردستان و ئێران لە بابەتی دروستکردنی دڵنیایی ئێمە ئەوەی کە زۆر گرنگە دەستمان پێکردووە دروستکردنی کەناڵێکە لەلایەن ژووری بازرگانی ئێران عێراق بۆ کە ئەمانوێت ئەو گرێبەسانەی کە ئەنجام بدرێت لەم ڕێگەیەوە ئەنجام بدرێت و لە هەمان کاتە کەناڵێکە کە دروستمان کردووە لە ڕێگەی وەزارەتی دەرەوە لە ڕێگەی کۆنسڵگەریەوە ئەم کەناڵێک کە ئێستا دروستمان کردووە دڵنیایی دروست کردووە بۆ مەسەلەی کواڵیتی مەسەلەی پارە یعنی ئەگەر بازرگانێک لەم کەناڵەوە دەستکا بەکارکردن ئەگەر ڕێژەی لە سەداسەدی پارەش بنێرە وەکە هەمیشە هەوڵە دەین کە مەسەن یا بارەکە بێتە ئێرەوە پاشان پارە بنێرێت یا هەر ڕێگی کە ئەم کەناڵە بەرپرسیارەتی زەمانەتی هەموو ئەوانەی گرتوتە ئەستۆ ئەگەر لێرەوە بتوان کارخانەکان کە کاتێک ئێمە تەرەفی بەرامبەر لە هەردوو لابەیەک و کارەکەن گرێبەسەکانن لە ڕێگەی ژووری بازرگانی و ئەنجامەدەن مۆری ژووری بازرگانیە چێتە سەر وە لە ژێر چاودێری کەناڵی وەزارەتی دەرەوەی ئێران ئەنجام بدرێت لە ڕێگەی کونسڵگەریەکانەوە لێبە وەکو ئەوایە کارخانەکە خودی خۆی لە سلێمانی بێ تووشی کێشە نابێت هیچ کێشێک توش نابن دەمەوێت هەندێک پرسیاری دیکە بکەم جاوەش بڵێم ئەوەی کە دروستە بێت جگە لە زەمانەتی پارە زەمانەتی کواڵتی نرخەکانی زۆر هاتۆتە خوارەوە بە ڕێژەی ئەتوانم بڵم لە 125 گۆڕانکاری لە نرخ ڕوویاوە بەڵێ باسان لەوە کرد زۆرترین کاڵایی ساختکراوە لە بازاڕەکانی کوردستان تایبەت شاری سلێمانی بابەتە ئێرانیەکانن بەشی زۆر ینی وەکو جیاوازی ئەو بەرهەمانە چین کە دێنە ناو بازاڕەکانی ئەمە زۆرترینی وەکو جۆر مەبەسمە کە خواستی لەسرە یاخۆ پێویستی بازاری سلێمانی پڕکاتەوە بابەتەکان لە چەند جۆر خۆیە بینێتەوەی کە لەو کاڵانە کاڵای بیناسازیە لە ئێران مەساڵ ئەساس ساختمانی پێڵەن کەرەسەی بیناسازی کەرەسەی بیناسازی بۆ هەرێمی کوردستان ساڵانە 1 ملیار دلار زیاتر لە 1 ملیار دلاری ئەم بابەتەیە کەرەسەی خۆراکی بازاڕێکی بەرفراوانی هەیە کە ڕێژەی دووەمی گرتووە لە دوایەوە پێترۆشیمی کە پلاستیک و مەوادی پلاستیک و ئەو شتانەی کە لە بوارە بەکارهێنرێت ئیتر بەم شێوازە کاتێک باسی خۆراکیەکەین خۆراکی و کشت و کاڵی بەیەکەوە چکە دوانە پەیوەستن بەیەکەوە زیاتر نزیکن لەیەکە وردە تا ئاشێتا بابەتەکانی پێترۆشیمی مەوادی کەرەسەی کە جار لە دوایە تەکنەلۆژی و هەموو ئەمانە ئێتە ناو چوارچێوەکەوە بەڵێ
بۆچی بەراوردێک هەیە بەردەوام لە بازارەکانی کوردستانە بەگشتی کاڵای تورکی و کاڵای ئێرانی، ینی زۆر جار ئەبینین کاڵای تورکیەکان نرخێکی زۆر بەرزتریان هەیە لە چاو کاڵا ئێرانیەکانە لە کاتێکە کە دەبینین ئێمە بە ڕێژەیی بێت نزیکەی 1300 کۆمپانیایی و کارگەی تورکی هەیە لە هەرێمی کوردستاندا و تەنیا 300 کارگەیەکی ئێرانی هەیە کە ئەمە لە ڕووی منافەسەی کارکردنەوە گۆڕانکاری دروست دەکا و لە هەمان کاتا خەڵکی زیاتر هەر دەچێتەوە سەر بابەتە تورکیەکان. ئەمە ئێوە چۆن دەبینی خوێندنەوەی بازرگانی ئێوە چۆنە لە یەکەم شت ئەگەر بچینە سەرەوەی کە بۆچی بازار هەمیشە فکر لە سەر بابەتی تورکیە تورکیا توانێتی مارکتینگێکی باش کات و ئیستیقرار و پێوترێ سۆبات ینی ئێمە ئاسایشینێتەوەی خۆی پاراست نەکەوە با من ئەوە بڵم کە مەسەرەن بەرز و نزمی لە جارانە ئێستا تقریبا ئەو کاتە زیاتر وە بۆ تقریبا تۆزێک تورکیاش کێشەی بۆ دروست ویستم ئەو بڵم تورکیا ئێستا کێشەی دراوی زۆرە کێشەی درایی ینی بەرز و نزمیکردنی ینی ئێستقراری بەرز و نزمیکردنی جاران زۆر باش بوو ئەیتوانی پلاندانێ بۆ ساڵ دو ساڵ سێ ساڵ بێتە بازار جا مارکتینی ئەوان زۆر باش بوو من هەمیشە ئەوە باسەکەم ئەوان زۆر بەباشی مارکتینیان بە پاکێجینە بۆ مارکتینە بۆ هەموو شتێک کرد خۆشیان ڕاستەوە هاتن ناو بازار هەرێمی کوردستانەوە ئەم پاڵپشتێکی باشی دەوڵەتیشانە بوو ئەم بابەتە لە ئێرانە ئەبین پێچەوانەکەی هەم کۆمپانیا ئێرانەکان ناتوانانی مارکتینێکی باشکەن بێنە ناو بازارەوە هەم پشتیوانێکی دەوڵەتی کەمتریان وەرەگەر هەم ئەوەش بوو بازار بەرز و نزمی بازاران ینی تەنانەت ناتوان بیر لە هەفتەی داهاتوو بکەنەوە کە نرخی کاڵاکانیان چۆنچۆنی لێت ئەمە وای کرد کە تورکیا بەم شێوازە بێن باشتر بێتە ناو بازارەوە ئەچینە بابەتی دووهەم نرخەکان کەش جیاوازی نرخەکانە ئێران خودی خۆی خاوەنی هەموو جۆرە کانزا و کەرەستەیەکی مەوادی سەرەتاییە بۆ بەرهەمێنان ئێران تەنها لەگەڵ عێراقا کار ناکات عێراق چواردەیەمی وڵاتەکە لەگەڵ کارەکات لەگەڵ چین ڕاستەخۆ کارەکات لەگەڵ زۆربەی وڵاتانی دەوروبەر کارەکات لەگەڵ ئەفغانستان ڕێژەیەکی زۆر پاکستان حتا تەنانەت هیندستان ئەوروپا ئێران کاڵا بۆ هەموو وڵاتانی دنیا ئەنێرێت کاڵا ئەنێرە وەکو مەوادی پرۆدەکتی دروستکراو یا مەوادی خام ئێران زۆر پێشکەوتوترا بەشێک لەو شتانی کە ئێران کە تورکیا کاری لەسەرکات ماوەدە خامەکەی لە ئێرانەوە چێ بۆیان بەڵام چییە بە چەند هۆکارێک کە ئێران کاڵاکەی ینی یەکەم شت ماوادی کەرەسەی خۆی ڕاستەخۆ کەرەسی خامی خۆی لە ناو وڵاتی خۆیان زۆر زۆرە دووهەم کاری دەست ئەوەی کە کاری لەسەر ئەکات زۆر هەرزانە هەرزانترا و بەشێکی زۆری تا ڕادێ کرێکاری ئەفغانیوانە ینی ژمارەیەکی زۆر ئەفغانی لێ بوون کە دەستی کاران زۆر کەمتریش بوو لە ئێرانەکان و سەپۆرتێکی باشی پێداویستە سەرەتایەکانی کارخانەکان وەکو کارەبا ئاو هەموو ئەو شتانی کە پێویست بوو لە ئێرانە دابین کراوە کارخانەکان بەبست لەوەی ئەمانە کاریگەریان دروست کردووە لەسەر نرخ تاوکو نرخ کەمتر بێ بەڵام لە هەمان کاتە هێشتا دەبینین نرخی کاڵا ئێرانەکان چەند هەرزانترە بەڵام هێشتا خواست لەسەری کەمترە هەرەوەیە بابەتەکە وتە مارکتینگێکی باش کراوە لە ڕابردووە تورکیا وە چین ێستا خەریکە چین وردەوە دێتە ناو معادلەکە کاچێتە سەرەوە چین لە ناو معادلەکە خەریکەوە چێتە سەرەوە هۆکارەکەەوە بووە کە تورکیا باش هاتووە باش لە سەرتاوە کاری لەسەرەوە فەرهەنگێکی نزیکی ئەوروپی یانی ئێمە خۆشببختانە خەڵکی هەرێمی کوردستان هەمیشە حەزی لە شتێکی ینی وڵاتێکی وابەستە نیە گەلێکی وابەستە نیە بەش ناوچەگەریەوە هەمیشە بە فکرێکی فراوانەوە هەموو دنیا دیدەین ینی هەموو دنیا بینین ئەوروپا ئەمریکا ڕۆژهەڵات ئاسیا ینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمووی ئەبینین هەمیشە بە دوای خواستی شتی باشەوەی لەو کاتەیە تورکیا لەبەرەوەی نزیکیەکی لەگەڵ ئەوروپا هەبوو پاکێجینێکی جوانی کرد وەتوانی بە بێکێشە بێتە ناو بازاری هەرێمی کوردستانەوە لەم ڕکابارەیە چوە سەرەوە ئێستا ئێران لە ڕێگەجا لێ بانکەکان زۆر ئاسادە ینی کرد پەیوەندی بانکی زۆر ئازادە کاتێک تۆ داوای کەرەسەیەکی کاڵایەکەی کاڵاکە پارەکە خستۆتە ناو ئەلسیەوە بارەکە ئەو داوات کردووە ئەو دروستی ئەکات بۆت پاکێجینەکە هەموو شتێک بۆ تێنێتام دیەوە اینجا
پارەکەشت حسابیەوە بەڵام لە ئێران ئەمە نییە لە ڕێگەی سەرافیەکانەوە تەنانەت ئەبوو ناچارە ماوادە ئەوەلیەکەی لەسەر ئەو بێ ئیسیقراری کە لە نرخی ئەرزا هەیە بێ پێویستەکان سەرتا کڕی بێتی ینی زیانمەندە لە گرێبەستەکانە لەبەرەوە خۆی وڵاتەکەی خۆی سەپۆرتێکی باشی نییە بۆیە ناتوانێت بە تاواتی سەرکە بابەتەکە پەیوەندی بە سەپۆرتی ناخۆی نیە بابەتەکە پەیوەندی بە دەرەکیە ئەگینا بۆ وڵاتی خۆی زۆر ئازادە تێگەم لە دەرەکیەکەەوە بەس ئەو خۆ لە ناوخۆی ناتوانێت گریبانێکی دڵنیایکی باشی هەبێ بۆی مادی خام بکڕێ و بابەتەکەش بنێرێتە دەرەوە بۆیە لەو بارودۆخەیانە پەیوەندی دەرەکیە ئەو لە ناوخۆی وڵاتی خۆیان بە تمەن ئیشەکە بە ڕیاڵ ئیشەکات بۆ هیچ کێشەیەکی دیکە لەو کێشەکە بام ببوورە چ مەسەرەوەی کە مەسەن بۆی کێشەکە لەگەڵ پەیوەندی دەرەوەیە دەرەوە کە ئێمە گرێبەستەکانمان کە ئەنجامێدەین کۆمپانیاک ئەنجامێدا بە دۆلار ئەنجامێدا بە یۆرۆ ئەنجامێت زیاتر معاملەمان هەر دۆلارە ئەم دۆلارە بەرز و نزمەکە لە بەرامبەر ڕیاڵە کەم بەرز و نزمی ڕیاڵە دروسە بێت ئەو نازانێت مامەڵەکەی قورسە لەگەڵ دۆلارەکەی ئێراب یەک بگرێتەوە من شەمان مەبەستە میز بگێنم ئەو لە ناوخۆی لە ئاڵۆگۆڕی دراوە کە کێشەی بۆ دروستە بێ بۆیە لەگەڵەوەی دەرەوە ئەبێ دڵنیایەکی زیاتر وەربگرێت دەچینە لای بابەتێکی ترکە خەڵکی ئەمە تێبینی من نییە خەڵکی تێبینیان کردووە کە زۆر خەڵکی ئەمە هەیە سەردانی ئێران دەکات سەردانی تورکیا دەکەن ئەوەندەی بە بەراورد دەبینین ئەوەی کە دەچێتە ئێران و دەگەڕێتەوە تێبینیە گەورەکە لە لای ئەوەیە کە کوالیتی کاڵاکان جیاوازیان هەیە لەوەی کە لە ناوخۆی ئێران بەکاری هێناوە و لێرەکە بۆ ئێمە هەنار دەکراوە و ئەوەی کە دەچێتە تورکیا کەمتر ئەم تێبینی هەیە چەندین خەڵگێ دەڵێ دەچمە تورکیا بابەتەکە دەکڕم و هەرچەندە ئەوەش بابەتەکە قوڵتر و درێژتر دەبێتەوە کە هەندێک کۆمپانیاکان وەکو باسی ئێلسیتان کرد ئەمە بەدەر لە بابەتی مارکتین و براندین کە دەکرێت لە تورکیا شتێک بکڕی لێرە ئاڵوگۆڕیکەی بیگۆڕی ئەمەش هەر ئاسانکاریەکە لە ڕووی هەم جۆر و کوالیتی کە دڵنیایەکی تاواتی دەدات من لەوێ بیکڕم لێرە دەتوان بیگۆڕم بەڵام ئەوەی کە لە ڕووی ئێرانەوە مەبەستمە لە جەنابتان پرسم کە دەبینی ئەو جیاوازیە بۆچی لە لای خەڵکی ئەو هەستە هەیە و لە هەمان کاتێک کە ئێران بۆ بە چوار دەوری خۆیان بابەت دەنێرێتە دەرەوە هۆکارەکەی لەوا دروسە بێت من سەرەتا لە بەرەوەی کە ئەوەت پێڵم نەری ژووری بازرگانی ئێران عێراقم لە هەرێمی کوردستان بەڵام لە هەرێمی لە کوردستانی خۆشەویستی خۆمانە من بەڕێوەبەری بەشی ژینگەم لە بەڕێوەبەری گشتی شارەوانەکان وەکو کوردی قسەکەم هەمیشە بە شانازی و باز لە کوردبوونی خۆم باز لە کوردستانی خۆمەکەم هیچ کاتێک ئەوە ناکاتەوە کە من بۆ نمونە بەڵام وڵاتی خۆم مەزە فلان شوێن لە پێشتر بە وڵاتی خۆم هەمیشە وڵاتی خۆم هەرێمی کوردستان من بە وڵاتیشی بێم نەک بە هەرێم بۆشی ئازایی بینم بەداخەوە بازرگان ئەم دۆخەی دروست کردووە و نەبوونی چاودێریکی باش لە سنوورە مەرزیەکانە کاتێک کە تۆ داوای گرێیدی ئەیتەکەیت کاتێک من خۆم لە کۆمپانیایە کە سەرپەرشتی شوکارێک بەڕێوەبەری کۆمپانیاکە بووم نوێنەرەکانی من داوای ئەویان کردووە کواڵتی بێتە خوارەوە بۆی لە بازاڕە بتوانە منافەسە بکات چونکە وتێتی ئێرانیە ناوی شکاڵای ئێرانی بە هەرزان چۆتە بازار و لەبەرەوە بازرگانەکان هەمیشە بە کاتێک کاچن کارێکەکەن چاوەڕی هەرزانەکەن زۆر کارخانە هەیە کە کارێک ئەنجامەدا لە ئێرانە ئەو بۆ ئەوروپایان نێرێت لە هەموو ئایزۆ و لە هەموو ستاندارەکان ئەچێتە سەرەوە کارەکە ئەنجامەدا تاجر و بازرگانەکان ئێمە پێچەوانەوە داوای ئەوە کات کەزانانی و کارخانەیە بۆی دروست ناکە یا براندێکی هێنا لە ئێرانەوە بەبێ ئاگاداری و کۆپیەکەی هەر لە ناو کارخانەی کە ئەنجام بدات لە مەرزەکان تێپەڕێنێت هەڵی کێشەی ئەو کارە لە لایەن تاجیرەکانی خۆمان دروست بوو نیشتیمان پەروەرەی لەنا ئەوانانیە بەس بیری لەو سوودەیە کە لەو بەینایەکە کە زۆر خەیاڵی ترە ئەمە ئەوەی دروست کردووە ئەگینا کارخانەیە کارگەیە کە ملیۆنان دۆلار دروست کراوە ئامادەیە کاڵای خۆی خراپ کات بۆی کە لەگەڵ بەس بابەتی کوالیتی کۆنتترۆل و ستانداردی کارگە ئێرانەکان خۆیان چی لەو نێوەندا هەرچەنە ئەمە قسەکەی تۆ 100% بازرگان خۆی ڕۆڵ دەگەڕێ لێرەدا بابەتی باش داواکە یا بابەتی خراپ داواکە بەڵام ئایا ستانداردی ئەوان ڕێگە بەوە دەدەن لە ستانداردی خۆیان بێنە خوارەوە لە بەرفرۆش سەریکە لە ئێرانە ئێسا کارگە و کۆمپانیای بێشمار بوونی هەیە ئەمانە گرەیدیان هەیە ABCD تا خوارە 1 2 3 4 ئەم کەسێک کە ئەچێت لەگەڵ کێکارەکات ئەوە گرنگە ڕاستە ئەگەر لەگەڵ ئەی کارکات دڵنیا بە ئەی هەرگیز
هەرگیز ئامادە نیە بە هیچ نرخێک لە ستانداردی خۆی لە ستانداری خۆی بێتەخوارەوە. ئێمە بەشێک لەوەی کە هەڵەیە فکری ئێمە هەمیشە چین لە ئێرانە کارەکەین 2 ڕۆژ چینە ئێرانە وڵین کاک ئێمە هەموو ئێران شارەزاین ئەمە واین و ئەو ئاوایی کاکە تۆ لەگەڵ فەرهەنگێکی جیاواز ڕووبڕی لەگەڵ کەسێکی جیاواز ڕووبڕی ئێمە ئەوان تاجیری زیرەکەن ئێمە کەسانێکی دڵسافین دەکرێت بڵین تازەین هێشتا چونکە باس لە مێژوویەکی دوور و درێژ دەکرێت نەک تەنها ئێران هەمیشە بازرگانی کەسانی زۆر کەسانی زۆر جیاوازین لە ڕووی پەیوەندیەوە من لەگەڵ تو زۆر ئاسان پەیوەندی دروستەکەم و هەتا پابندم بەو پەیوەندیە بەبێ بیشناسم بەڵام تۆ لەگەڵ دەوڵەتی جیاوازە هەر ئێرانوانی هەموو دنیا ئەمان جیاوازترن فەرهەنگەکان جیاوازن دەبێت خوێندنەوەی مێژوویمان هەبێ ئەوش کەواتەمە چییە کات ئەبێت تۆ لە کەناڵێکەوە بڕێ ئەو کارە ئەنجام دەی ئەگەر دڵنیایی لە کارەوێت ئەگەر سوودێکی کاتیت ئەوێ زۆربەی و کەسانی کە سوودی کاتیان بەدەزێنا زیانی گەوریشان بەدەزێنەوە یعنی بە دوای کەناڵێکی دڵنیایە ناچن بۆ کارکردن ئەبێت تاجر و بازرگانی ئەمە فێر بێت کە تو ئەجیتە ئێرانەوە لەگەڵ کەسانی ئەمە کەیسی وامان لایە لە ڕێگەی کونسڵگەریەوە کەیسی وامان لایە کابرات 20 ساڵە کارەکات ئاخرم جار ڕۆژووە لەم دۆخەیە تووشی حاڵەتی زۆر خراپ بۆ گرێبەسی نییە هیچی نییە پارەی هەروە بۆ حواڵە کردووە ینی من ئێستا خۆم بەڵام جگە لە کاری بازرگانی ئەندازیارم هەموو خاڵێک لەگەڵ هەر کەسێکا کارکەم 100 ساڵ کارکەم گرێبەست دروستەکەم گرێبەسەکە چوارچەوەیکی وەدانم کەناڵێک دانم کە چوارچەوەی چاودێری ئەم گرێبەسە بێ بۆچی هەموو حاڵەتەکە مەرج نییە گۆزە هەمیشە لەکانی بە سەلامەتی بگەڕێتەوە جوانە ئەوە دەگەڕێت و سەر بابەتە کولتوری و پەروەردەیەکەی کوردانەی ئێمە کە هێشتا نەچوینەتە قۆناغێکی تەواو تیۆری و بە یاساییکردنی شتەکان چونکە هەمیشە ینی بەڕاستی عشایانی خۆشمان کاکە هەر عشایانە عشاری لێ خۆڕی دەم خۆش منیش دەمویست بە جۆرێکە ئەوە بڵم زۆر جار ئێمە بابەتەکان بە شێوەیەکی لۆکاڵی زۆر جیاوازیان هەیە وەک لەوەی کە کاتێک دەچێتە بە شێوەیەکی جیهانی لەگە وڵاتانی دیکە بۆ هیواین کە ئێمە بازرگانانمان ئەو جێگانەی کە پەیوەندیدارن بیرفراوانتر و چاوکراوەتر کار ئێمە پێیسمان بە مەدرسەیە قوتابخانەی تایبەتی بازرگانیە کە دروستکردنی ناڵێم مەسەن زانکۆکە تێپەڕێوانە پێیسمان بەواقع ئەو کەسانی کەچنە بواری بازرگانیەوە پێویستەکە مەدرسە و قوتابخانیان هەبێت کە فێر بن لەسەر بنەمای ئەعتیماد وەکو چی پێڵم بە کوردی لێ خۆمان من متمانە لە ڕێ بنەمای متمانەوە ناتوانانی کاری بازرگانیان متمانە نابێتە هیچ بۆ تۆ ئێمە تایممان هەیە گرنگە کات پارەمان هەیە گرنگە ئەساسی کارەکەی هەموو ئەم دوانە جا هەندێک جار کات لە پارە گرنگترە یعنی ئەبێ ئەم جیاوازانە بزانین ئەبێ بزانین کە مەسەن هەموو حاڵەتێک لەم لەگەڵ برای خۆش تایشکی دۆخێک یێتە پێشەوە ڕەنگە من نەتوانێت تۆ لە بەرامبەریا شوێنێک هەیە کە لەگەڵ یا کارەکەین هەممان پەیوەستیم بەیەکەوە ئەبێ ئەم کار لەسەر بنەمایەکی زانستی ئەنجام بدەیت لە ڕێگەیەکی کەناڵی دڵنیاوە ئەنجام بدەیت هیچ کاتێک تووشی گرفت نابێت زۆر ڕاستە ئەوەی ماوە بپرسم لە کوردستانەوە چی بۆ ئێران دەڕوات و چۆن ئەو داواکاریانە دەکرێت و ئەگەر کێش و گرفتی هەبێ زیاتر وەکو کاڵاش مەبەسمە ئایا کوردستان لە ئاستە ئێستا گەیشتۆتە ئەوەی شتیانێکی هەبێت کە بینێرێتە وڵاتانی دراوسێ کوردستان بەداخەوە من یەکێک لەو کەسانی کە خودی خۆم بەدەستی خۆم پرۆژەیەکی سەرمایە گوزاری بە ئەمە لە میدیایەوە ئاشکرێکم پرۆژێکی سەرمایە گوزاری وەبەرهێنان وەرمانگرت بای 5 میلیۆن دلار لە پرۆژە گرنگترین پرۆژەوەیە کە وەبەرهێنەر دەرەکی بێت کە یەتە ناو وڵاتی تۆوە پارەی هێناوە سامانی هێناوە سەرمایی هێناوەتە ناو وڵاتەکەی تۆ نزیکی 4 ساڵ سەرقاڵ بووین نەمانتوانی ئەو کارخانەی وەبەر پرۆسەکە لە هەولێر هەموو شتێکمان کۆتایی پێنا و کاتە هەموو کارەکان لە وەبەرهێنان لە هەولێر ئەکرا یعنی من جیاوازێکیش پێ بڵم با هەر لە کەناڵەکەی تۆ لە هەولێر پیاوەتین 2 میلیۆن دلاری شانەینە ئەو کارخانەیە بێن لە هەولێر داینن ئێمەوتمان بە بۆنەی نزیکیەوە لە سلێمانی چکەمە کۆمپانیەکەمان لێرە تۆمار کردووە وتمان لە سلێمانی کێشەمانی هەولێر بە سلێمانی گرنگە نزیکترە بۆ ئێمە هاتین لێرە خودی بەڕێوەبەری کارەبای سلێمانی 4 جار ئاگادارکردنەوەی بۆ دەرچوو بە هیچ شێوازێک لە دوایەوەی مۆڵەتی سەرەتاییمان وەرگرت زەویمان لە شارەوانی وەرگرت ئەم کارێت تەنها ئەوەی کە ئایا ئەمە تاوەری پیاڕوات یان ناڕوات
ئامادە نەبوو پرۆژەیە کاری لەسەر کات 4 ساڵی ڕێکەمەی چاوەڕوان کرد دوجار سەرمایه‌دارەکە وفاتی کرد و پرۆژەکە ئەوەی مەصرفمان کرد هیچ و پرۆژەکەش هیچ ئەو پرۆژەی چی بوو تەکنەلۆژیای وزەی خۆر کارگەی دروستکردنەکەی هێنایە سلێمانی کە ئەمانتوانی هەر لە سلێمانیەوە ئەم کارگەیە کە چەندین پرۆدەکتیە بوو بۆ تەواوی جیهانی بنێر نەکەر بۆ سلێمانی و نەکشت لە سلێمانی بێت بەڵێن بۆ خەرێمی کوردستان بە پێچەوانەوە ئەمانتوانی پێشکەوین ئەم پێشکەوتنانە ڕێگەی لێگیرێت ڕێگەکە چاودێرێکە تۆ دووسێ جار ئاگادارێکتانی فکرێک دروست نەبوو کە بڵێن هەرێمی کوردستان وا لێ بکەین بۆ دنیایشکێن لە ئێستا ئاڵۆگۆڕ کە لە کوردستانەوە کرێت زیاتر بەرهەم و کانزا و تقریبا مەوادی کەرەسە کانزایەکان و نەوتی بەشێکی لە مشتەقە بۆ دەرەوەی وڵات کاڕوات لە ڕێگەی ئێرانەوە تێپەڕ لە ڕێگی مەرزەکانەوە تێپەڕێ بەڵام بەداخەوە بەرهەمێکمان نییە لە کوردستانەوە بینێرین بۆ وڵاتانی دەرەوە بەشێک لە کارەکان من ناسم لە ناو سلێمانی و لە هەرێمی کوردستانە داخراون یعنی ئێسا حلە شەرعیەکیان دۆزیەوەتەوە کارگەیەکە دائیشی نەکردووە دانەگرساوە پرۆدەکتەکەی کچووکە لە سلێمانێت تۆمارکراوە لە دەرەوە یێنێت بە ناوی خۆی بعد لە وڵاتان و لە ناو هەرێمی کوردستانە بەڵاوکاتەوە دەستیەوە خۆش بێ کاک سروش من پرسیاری تر و بابەتی ترم زۆر بوو کاتی پرۆگرامەکە ئەوەندەی جێبەوە بەڵام ئەوەندەم کاتێشتۆتەوە گەشتێک لە لای جەنابتان گرنگ بوو بێ مەبەستان بێ لەم پرۆگرام باسیکەن ئێوە دەتوانن کاتان من هیوادارم بازرگان یەکەم شتەکە کاتێک باسی بازرگانیەکەین بازرگان ئەو کەسانێکی کاری بازرگانیەکەن لە ڕێگەی کاناڵی دڵنیاییەوە داغڵی بابەتەکان بن چونکە هەموو جارێک دۆخی پەیوەندی وڵاتان ئاسایی نییە ئەگەر بڵێم شەڕێکی گەورەی خەریکە بەرەو شەڕی جیهانیە چێت لە ناو ئەم ناوچەیە بەرەو ڕوودانە ڕووشیا و خەریکە ڕوادان هەمیشە بێت لە کەناڵێکی دڵنیاییەوە کارکەیت چونکە مەرجنی هەموو جارێک هەرەوە قسە ئەکەم کە گۆزە بە سەلامەتی بگەڕێتەوە ماڵەوە دووهەم ئومێ دەکەم کوردستانی خۆمان بە دۆخێ بگەین بیرکەینەوە کاری بۆ بکەین لە ئاستی باڵاوە تا خوارەوە کە ئێمە لە جاتیوی لە وڵاتانی دەرەوە کاڵایەنین ئێمە بۆ تاوی هیوادارین دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن سوپاسانەکەم پرۆگرامی ئەمڕۆم لەگەڵ زۆر بەڕێز سروش سازانی کرد جەنابیان نوێنەری ژووری بازرگانی هاوبەشی ئێران عێراقن لە هەرێمی کوردستان و هیوادارم ئێوەش لە وەڵامەکانی بەڕێزیان بەرچاوڕوونیتان وەرگرت بێت و تاوەکو پرۆگرامێکی دیکە میوان و بابەتێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم جارێکتر سپاس بۆ جەنابتان سپاس